بەچڕی کار لەسەر لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە وەزارەتی دارایی عراق دەکرێت. ئەم بەیانی قسەم لەگەڵ ئەندامێکی تیمی تەکنیکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کرد کە چەند ڕۆژێکە لە بەغدادن. گوتی دوێنێ ئەو موچەخۆرانەی لە سیستەمی پەیڕۆڵ تۆمار کرابوون کە ژمارەیان 700,000 موچەخۆرە بە زووی تەواو بوو، دواتر دەستکرا بە وردبینیکردن لە ناوی خانەنشینان هێزە سەربازیەکان بۆ ئەوەی بە زووی تەواو بکرێت. ئەو گوتی ئەمڕۆ ئومێدمان هەیە تاوەکو کاتی کۆتایی هاتنی دەوام وردبینیکردن لە لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوەتی کۆتایی پێبێت، چونکە بەچڕی کار لەسەر وردبینیکردنەکە دەکرێت. دواتر دەکرێتە راپۆرتێک بەرز دەکرێتەوە بۆ تەیف سامی وەزیری دارایی عراق. دوای ئەوە وەزیری دارایی عراق فەرمان بە بەڕێوەبەری گشتی ژمێریاری وەزارەتەکەی دەکات کە ئێستا بە وەکالەت بەڕێوە دەبردرێت بۆ ئەوەی تەمویلی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانجی 5 بکات و لە بەغدادە و ڕێکارەکانی ناردنی پارە بۆ دابەشکردنی موچەی مانجی 5 بەر لە جەژن دەست پێ بکات. بەڵام ئەو گوتی ئەم بەیانیە کاتێک چوونێتەوە وەزارەتی دارایی عراق لەلایەن ئەو فەرمانبەرانەی کە وەربینی لەسەر لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دەکەن مانگانە مقۆمقۆیەکە بووە، نەرمەگلەیان هەبووە، وردەگلەیان کردووە و تویانە ئەم مانگە تۆزێک لیستەکەتان درەنگ ناردووە، دەبواە زووتر بینێرن. بەڵام پێمان گوتون کە ئەم مانگە لەبەر ئەوەی کاتی ئامادەکردنی لیستی موچە کەوتۆتە نێو کاتی دابەشکردنی موچەی مانجی 4 ئێوە کەمێک موچەی مانجی 4تان تاخیر بۆ ناردین. ئەمە هۆکار بۆ کە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان و گەنجینەکان و فەرمانگە وەزارەتەکان درەنگ لیستی موچەی مانجی 5 ئامادە بکەن و ئەمەش بۆ هۆکاریەوەی کە مانجی لیستی موچەی مانجی 5 بە دواخراوی بۆ بەغدادی بنێرین. بەڵام ئەو گوتی ئەوە نابێتە هۆکاریەوەی کە گرفت لە بەردەم ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگە دروست بێت. بەڵام ئەمە گلەی ئەو فەرمانبەرانەی وەزارەتی دارایی عراق وەک کە وردبینی لەسەر لیستی موچەی هەرێمی کوردستان دەکەن مانگانە. بەڵام ئومێدیان هەیە ئەمڕۆ تاوەکو کاتی دەوام کارەکانی وردبینیکردن لە لیستی موچەی مانجی 5 تەواو بێت لە وەزارەتی دارایی هەروەکو باسیشم کرد. دواتر دەکرێتە راپۆرتێک و بۆ تەیف سامی بەرز دەکرێتەوە. ئەمە ڕۆتینێکی مانگانێت، دوای ئەوەی وردبینی لە وەزارەتی دارایی تەواو دەبێت راپۆرتێکی بۆ بەرز دەکرێتەوە. راپۆرتەکەدا ئەگەر گلەیەکە بێ ئەگەر تێبینەکە بێ بۆ تەیف سامی ڕوون دەکەنەوە. ئەگەر گلەیەک نەبێ تەیف سامی لەسەر بنەمای ئەو راپۆرتەی کە بەڕێوەبەرایەتی گشتی ژمێریاری وەزارەتەکەی بۆی دەنێرێت تایبەت بە وردبینی لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان واژۆ لەسەر ناردنی تەمویل دەکات. بۆی ئەو گوتی ئومادمان وایە ئەمڕۆ دوای ئەوەی کە وردبینیکردن تەواو دەبێت ئەگەر کێشەنەیەتە پێشەوە راپۆرتەکە دەچێتە بەردەم تەیف سامی و ئەو دوای ئەوەی کە راپۆرتەکە دەبینێت ئەوەی دەمێنێتەوە تەنها ئەوەیە کە بەڕێوەبەری گشتی ژمێریاری وەزارەتەکە ڕابسپێرێت ڕێکارەکانی تەمویلکردنی موچەی مانجی 5 دەست پێ بکات. بەڵام ئەو گوتی هیچ دوودڵیەک لەوەدانیە کە موچەخۆرانی هەرێمی کوردستان پێش دەژنی قوربان موچەی مانجی 5 وەردەگرێت.